6 ساڵە چاوەڕوانی ئەو ساتە دەکەین. خێرایەکەی دەگاتە 692,000 کیلۆمەتر لە یەک کاتژمێردا. ماوەی نێوان ئەو خۆر دەگاتە تەنها 6,900,000 کیلۆمەتر. لە 24 ئەم مانگە لەم ساڵەدا 2024 کەشتی ئاسمانی بێمرۆی پارکر سۆلەر پرووی سەر بە ئاژانسی ناسا مێژوویەکی نوێ لە دۆزینەوەی فەلەک ناسی خۆر تۆمار دەکات. لە 24 ئەم مانگە ئەم کەشتیە دەبێتە خێراترین کەشتی ئاسمانی کە مرۆڤ دروستی کردووە و دەگاتە نزیکترین خاڵی مێژوویی کە تاوەکو ئێستا کەشتێکی ئاسمانی گەیشت بیتە نزیکترین ئەستێرە لە ئێمە کە خۆرە. لە 24/12/2024 دا وەک زانایانی ناسا دەڵێن ئێمە دەست لە خۆر دەدەین. We will touching the sun. ئێمەش لە ڕوانگەی فەلەکناسی خۆر لە بەشی فیزیای کۆلێژی زانستی زانکۆی سەلاحەدین تا پێمان بکرێت ورترین زانیاری ئەو ڕووداوە فەلەکیە مێژوویەتان بۆ دەگوازینەوە و بەیەکەوە لە خۆر نزیک دەکەوینەوە.